یادم کاراوە بەسم جارە لەگەڵ ماوە بۆ دوا جارە. من ناوم لیندا عەبدوڵڵایە، تەمەنم 22 ساڵە. خۆم خوێندکاری دەرمانسازیم لە زانکۆی سلێمانی و مندوبی دەرمانەکەم و هەروەها گیتاریش ئەژەنم لەگەڵیان. عەشق بوومە وێران بوو سار لەسەر ڕانی تاک و بەیانی بوومە میوانی نازەنینە. من خۆم پێشتر هەر خوێندکار بووم و دوای ئەوە دەستم کرد بەوەی کە لە کاتی هاوینا بچم بۆ دەورێ گیتارم هەڵبژار، یعنی موزیکم هەڵبژار. تر تقریبا 6 بۆ 7 ساڵە بێت کە من لەو بوارەیان، بەڵام دابڕانی زۆرم هەبووە بە تایبەتی لە مودەتی پۆلی 12 و ئەمانەیە لە کاتی خوێندنە. پێشتریش خولیای پاسکە سواریم هەبوو. ئەو کاتە لەڕانیە هەر من و کچێکی تر بووی پاسکمان لێ ئەخڕی لەو تەمەنەیە. دەستم کرد بەوەی کە پێشبڕکەی پاسکە سواری بکەم کە ڕێک ئەخرا، بە تایبەتی لە ڕۆژی ئافرەتانە زۆربەی ساڵەکان ڕێک ئەخرا. لە زۆربەی پێشبڕکەکانە هەر پلەیەکەم بەدەست ئەهێنا ئەو کاتە، بەڵام دواتر بەهۆی خوێندن و گیتارەکەم ئەمانەوە مەجای ئەمەم نەما. هاتم بۆ سلێمانی دەستم کرد بەوەی کە لە زانکۆ بخوێنم. پێشتر زۆر حەزم بە گۆرانی ئینگلیزی بوو و زۆر گوێم لێ ئەگرت، خولیایەکی زۆرم هەبوو بووی و گیتاریش خۆی ئامێرەکە چۆن بڵێ لە ئەوروپا زۆربەی گۆرانی ئینگلیزیەکانی پێ ئازفەکرێت، لەوەوە حەزم لێ بوو گۆرانی ئینگلیزیم لەگەڵا ئەوت. زۆرم حەز لێتی بە تایبەتی پیانۆ، بەڵام لە ئێستاە ینی بۆم ناگونجێت، بەڵام لاوانەیە لە داهاتووە دەستکەم بە فێربوونی پیانۆش. وەکو حەزکردن بۆ کاتی گیتارژەنین هەموو کاتێک حەزم لێتی بیژەنم، بەڵام وەکو پێویستی ئەوەیە کە چ کاتێک بۆمە گونجێ بن من لە کاتی ئیمتحانات و لە کاتی فول دەوامان ناتوانم، لەبەرەوەی من جگەلەوەی خوێندنم هەیە ئیشیشمە، ینی هیچ مەجالێک نییە. بۆیە بە زۆری لە کاتی هاوینەکان لە کاتی پشوەکان ئەتوانم تەمرینێکی باش بکەم. بووی من کە سەرەتا دەستم پێ کرد یەکسەر ینی لەگەڵ فێربوونی گیتارەکە گۆرانیشم لەگەڵاوت، ینی هەروە ڕاهاتم یەکسەر. بۆیە ئێستاشی لەگەڵ بێت لەگەڵ گیتارەکە حەزەکەم گۆرانی بڵم، چونکە من بە ئەکادیمی نایخوێنم. ڕاستە چەند دەرسێکی کلاسیکم وەرگرتووە وەکو ئەکادیمی، بەڵام زیاتر حەزەکەم بۆ خۆشی بەکاری بێنم، واتە گۆرانی لەگەڵا بڵێم و کۆردی بژەن و ئەمانە. گۆرانی کوردیش گرنگی پێ ئەم و زۆربەی گۆرانە فۆلکلۆرەکانیش کە بتوانرێت بە گیتار بیڵیتەوە وتومەتەوە و حەزم لێتی. بە تایبەتی گۆرانەکانی ئێستاش زۆربەی بۆ گیتار ئەگونجێت، ئەوانەی ئێستاوە کۆنەکانیش هەندێکیان. لەیلی لایلی لایلیگەن لەیلیم جوانە، لەیلی لایلی لایلیگەن لەیلیم جوانە، لەیلی گچکەڵای نازدار هاوسێی خۆمانە، ئەی هەوار هاوسێی خۆمانە. سەرەتا کە دەستم پێ کرد ئەو گیتارە مانەی ژیانی ئەدا بووم، لەبەرەوەی تاکە شتێک بوو کە حەزم لێ وەکو حەز نەوەک وەکو پێویستی ژیان. بەجددی حەزمە کرد تەنها ژیانی خۆم بۆ ئەم تەنخام بکەم، بەڵام وەکو پێویستی نەمەتوانی تەنها لەسەر ئەو بمێنمەوە. بۆیە ئەو گیتارە بەجددی مانای هەموو حەزێکی ژیان بۆ من ئەگەیەنێت، چونکە ئەو کاتێک کە من دەستم پێ کرد هەموو مێشک و خولیام لەسەر تەنها گیتار. توانای کچان و ژنان چۆن بڵێ من وەکو کەس باسیەکەم هیچ فەرقێکی نییە، ینی چۆن بڵێ جیان ناکرێتەوە بڵێ کەمترە یان زیاترە، بەڵام وەکو هەوڵ هەستەکەم کچان و ژنان زیاتر هەوڵەیە. لەبەرچی لەبەرەوەی ڕێگریان زیاترە. کاتێک ڕێگریت زیاتر بوو تۆ زیاتر ئەتەوێت شتەکان بەدەست بهێنیت. ڕاستە قورسترە، بەڵام زیاتر ویستت هەیە بۆی. کاتێک کە هەموو کەس سەپۆرت دەکات حەز لە شتەکە نامێنێت. ئەو شتە زۆر ڕاستە، ینی زۆر کەس بینیوە وایە. بۆیە هەستەکەم کچان و ژنان زیاتر هەوڵێن بۆ ئەو بارانە بۆ بواری هونەر کە زیاتر لە کۆمەلگایە هێڵی سوورە بۆیان. ڕاستە ئێستا باشترە، بەڵام ئەو کاتی دەستم پێ کردوا بوو. بۆیە هەستەکەم لە ئێستاە بەرەو پێشچوونێکی زۆر باشیان هەیە. بەبرینی خۆم نازانی کوێ
ینی تێکەڵ کراوە و وای لێ کراوە کە ڕسمێک دروست بکرێت کە نابێت پێگەی لەوانەیە لە هەندێک عیلەیە بۆ کوڕیش نەگونجاو بێت نەوەک تەنها بۆ ئافرەت ئەنجا ئافرەتەکە هەر بووینە باسیکە ینی بۆ کوڕەکە نەگونجاو بێ ئافرەتەکە هەر بووینە باسیکە لە هەندێک عیلەیە لە هەندێک عیلەشە هەیە تەنها بۆ ئافرەتەکە نابێت ئەمە بەڕای من هۆکاری عەشایریە زیاترەکەی هۆکاری عەشایریە و تێنەگەیشتنە لە شتەکان ینی هۆکارێکی تریش ئەوەیە کە ناشرینکردنی شوێنەکان ینی دەستگایەکی کە شوێنی فێربوونی موزیکە بزەبت بۆ ئەو مەبەستە بەکار ناهێنرێت من تووشی ئەو حاڵاتە بووم ینی کاتێک کە شوێنەکە ناشرین بوو دایک و باوکەکانیش ئامادە نین کچەکەیان کوڕەکەیان بنێرن بەڵام من بەردەوام وام بوو لای دایک و باوکیشم کە خۆت ڕاست بی لە هەر شوێنێکا بی هەر بەڕاستی تێدەرەوە بەجدی کە ئەچی بۆ شوێنێک بۆ فێربوونی هەر بابەتێک تەنها پێویستە فۆکەست لەسەر ئەمە بێت من ئەو دوو هۆکارە ئەبینم یەکەم ئەوەی کە لایەن عەشایریەکەیە دوێمیش ئەوەیە کە ناشرینکردنی دام و دەستگاکانە کە بۆ مەبەستی فێربوونی ئەم شتانە بەکارێن بۆ هونەر بۆ موزیک بۆ شێوەکاری و زایدە ناشرینکردنی خودی ئیشەکەیە ینی وەکو شتێکی کەم سەیرەکرێ وەکو شتێکی ئاسان لە کاتێکا وان نییە بەڕاستی زۆر گرنگە هەم بۆ تاک بۆ ئەوەی کە مێشکت ساڵ بێت و دەروونت ئارام بێت هەمیش بۆ کۆمەڵگە بەگشتی کە تۆ لەلایەنێکە ئیشەکەیت کە ئەتوانی کۆمەڵگەکەیتی بەرەو پێش ببیت ینی تۆ هەموو لایەنەکان کە لەسەری ئیشەکەیت ئەتوانی کۆمەڵگەکەیتی بەرەو پێش ببیت بەڵام لایەنی هونەری لایەنێکە کە ئەبێ خۆ ئەو هەستە و تیابێت کە تۆ ئەو هەستە و تیابێت کەوا ئەتوانی بە باشترین شێوە ئیشکەیت من زۆر جار بیرم لەوە کردەوە چی ئەبوو ئەگەر ئێمە لە مناڵیەوە من لە 6 ساڵیەوە ئەو شتە لە مێشکمان چەسب کرابە کە تۆ بن لە داهاتووە ئەبی بە گیتارژەنێک نەوەکو بە دکتۆرێک من لە کاتی دەوامە بەیانیان لە زانکۆم دوانۆڕیان لە ئیشم شەوان فریم ینی شەوان جاروان لە ساعت 8ەوە ئەو کاتەشە بێت سایی بکەم یان تۆزە گیتار بژەنم ئەو کاتە ئەو تۆزە هەمە تەواو بەڵام کاتی هاوینەکان تەنها ئیشەکەمە بۆیە ئەتوانم هەم بەیانیەکان بێم چالاکیە بکەم هەم شەوەکان تەمرینێک بکەم بۆ شێوە کاتەکان نابشکردەوە من پێشتر لە سەرتەری چالاکی گەنجانی ڕانیە لە گروپا بوو مامۆستاشمان هەبوو ئەمڕێکی ئەخستین و ئەمانە بەڵام لە ئێستا هیچ مەجالێکم نییە بۆ گروپ ینی من خۆم بە تەنها مەجالم نییە ئیشکەم منجا بە گروپ هیچ مەجال ینی ناتوانم حەقەقەی خۆی پێ بم پێم ئەوەیە بۆ گەنجان بەتایبەتی بۆ ئافرەتان کە سوور بن لەسەر ئامانجەکەیان سوور بن لەسەر ئامانجەکەیان وە ئەبینی کە ئەوەی ڕقی لە ئیشەکە بوو ئەوەی کە سەپۆرتی نەئەکردی بە شارازی و باستەکە ئەگەر لای خۆشتا دەبێت لای کەسی تر بۆیە ئەگەر سووربی لەسەری وە ڕێگەی ڕاست بگریت دڵنیا بە ڕۆژی ئەگەی بۆی کە ئەتەوێت بەڵام ینی بەمەرجێک کە بەردەوام بی لەسەری و مصیبی لەسەری وە دڵنیابی کە ئامانجەکەت ڕاستە بۆ مانگەی قاسم لەیلا خەرمانەی داوە بۆ مانگەی قاسم لەیلا خەرمانەی داوە هێشتا مەیلی تۆم جوانێ بە کەس نەداوە ئەی هەوار بە کەس نەداوە هێشتا